پرۆژەی ئاوەڕۆی سندوقی لە سنووری ناحیەی باوەخۆشیان کەوا لە ناوەیان سەرۆکایەتی شارەوانیمانەوە لە بواری جێبەجێکردندایە. گرنگی ئەم پرۆژەیە لەوەدایەکەوە هەردوو بەری ناحیەکە دەبەستێ بە یەکەوە و هەروەها بۆ پاراستنی ژینگە و کۆکردنەوەی سەرجەم ئاوەڕۆکانی سنووری ناحیەکە و هەروەها دەبێتە هۆی جادەیەکی شەقامێکی 20 مەتری کە ئەکەوێتە ناو سنتەری ناحیەکەەوە. و بودجەی ئەم پرۆژەیە لایەن پەرەپێدانی هەرێمەکانە کە لە ساڵی 2016ەوە دەستی پێکردووە لەگەڵ قەیرانی داراییدا ئەم پرۆژەیە وەکو هەموو پرۆژەکانی تر وەستا. بەڵام خۆشبەختانە ئێمە لە ساڵی 2024دا بە هەوڵێکی زۆر و لەلایەن هەردوو بەڕێزان کاک خوباد و کاک جەمالی حەلیمی کە تەکلیفمان لێکردن هاتن بەدەمانە و بودجەی پرۆژەکەیان بۆ دابین کردین. و ئەم پرۆژەیە بە درێژیەکەی 400 مەترە و لەگەڵ پرۆژەیەکی ترا کە بەستومانەوە بە 135 مەتری کە هەردووکیان دەکاتە 535 مەتر. پرۆژەی دروستکردنی ئاوەڕۆی سندوقی لە ناحیەی باوەخۆشێن کە پێک دێ لە دوو پرۆژەی ئاوەڕۆی 400 مەتری ڕێگاسازی پرۆژەی ئاوەڕۆی تاواکاری کە 135 مەترە. ئەم پرۆژەیە بە شێوەی بۆکسکەڵڤەر دروست ئەکرێت. پرۆژەیەکی ئاوەڕۆی سندوقیە کۆنکریتی شیشدارە کە یەکێکە لەو پرۆژانەی زۆر جار لە قەزاکان ژانی ئاوەڕۆی سندوقی شیشدار زۆر بەکەمی ئەکرێت. لێرە پرۆژێکی گەورەی کە بۆ ناحیەکە زۆر پێویستە دروست کراوە. ئەم پرۆژەیە لە ئێستادا لە 90 تەواو بووە و بە هیوان نەوەستێت هەتاکو بە تەواتی لە 100 پرۆژەکە جێبەجێ دەکرێت و پرۆژەکە لەلایەن ستافی سەرۆکایەتی شارەوانیمانەوە کە بەشی هونەریمان بە شێوەی تەنفیزم باشش جێبەجێ دەکرێت. و بەدەر لەوەشی خۆمان وەکو بەشی هۆبەی ئامێرەکانی شارەوانیمان کە بە ئیمکاناتێکی کەمەوە وەکو کاری ڕۆژانەمان هەڵ ئەچین بە ئەو شوێنانەی کەوا مەسەلەن لە سنووری پرۆژەکانیە لە ناو دەرخستەکەدانە لەلایەن ئامێرەکانی شارەوانیمان جێبەجێ کرێ بە پڕکردنەوەی خۆڵ و چاڵ و چۆڵ و کەندەڵان و کە مەترسی ئەوەی لێ دەکرێت کە بێتە هۆی سەرچاوی نەخۆشی یا خۆکردنەوەی زبڵ و خۆڵ و خاشاکی سنوورەکە. کۆناغی جێبەجێکردنی پرۆژەکە ئێستا پرۆژەی 400 مەتریەکە 400 مەتری و ڕێگاسازیەکە لە کۆناغی ڕێگاسازیدا لە سانەوەتی کارەکانی تەواو بووە. پرۆژەی دووەمان کە ئاوەڕۆی سنووقی 135 مەتریە ئەو تقریباً لە 80 کارەکانی تەواو بووە. لە پاکتاوکردنی پێشینەی دووەمی پرۆژەکەدان و بە نیازی ئەوەی ئینشەڵا پارەی بۆ سەرف بکرێ ئەوش بگەینە قۆناغی کۆتایی. پرۆژەی ئاوەڕۆی 135ەکەمان ڕێگاسازی لەگەڵان نییە لە بەس قۆناغی پڕکردنەوەی لاتەنیشتی پرۆژەکەمان هەیە و پشت بەخوا ئینشەڵا بەم زوانە ئەویش ئەکەوێتەوە کار و هەرتوو پرۆژەکە کۆتایی بێ ئەهێنین و ئەبێتە پرۆژێکی جوان بۆ ناحیەکە و بۆ ناوچەکەیش و کە سوودێکی زۆری هەیە.